هبونا بنگه که سربازی آ ترکیه لنافچه یا باشیک 15 ریخراو او آلین سیاسی لسلیمانی اینان سر جاده و بگوتنا درشمن لدجی دولت ترکیه و به تایبتی اردوغان سروک وی بالاتی نرازی بونا خودانه دیار کرن. خونشانداران جبو گهاندنا دنگ خو لبردر موزخانه انشتمانیا امن سورکه به مشه چونه بولای نویسینگه ها پارلمان عراق لسلیمانی. بێگومانەوەی کە دەزانین دەوڵەتی تورکی فاشیست ئەمڕۆکە لەشکرکێشی کردووە و ماوەیەکی زۆر لەشکری خۆی لەسەر خاکی کوردستان بەجێ کردووە بۆ داگیرکردنی کوردستان ئەمڕۆکە بە ئاشکرا ئەو داگیرکاری ئەوە بینێ کە لە هەموو ڕۆکانەوە لە ئابووریەوە لە سەربازیەوە لە سیاسیەوە لە هەموو ڕێکەوە هەوڵی داوە باشووری کوردستان کۆنتڕۆڵ بکا و بخاتە ژێر دەستی خۆی. لبردر نویسینگه ها پارلمان عراق یا سلیمانی 15 ریخراو و آلین سیاسی یادداشتک هفت خالی آراسته وان کرن داکو اوانجی بگهینه دست پارلمان عراق و ببنه صدام زخته لسر دولت ترکیه داکو هزا خو بکشینه. ماوەی زیاتر لە ساڵێکە سوپای تورکیا سنووری هەرێمی کوردستان و عێراقی بەزاندووە سوپایەکی زەبەلاحەی جێگر کردووە بە تایبەتی لە باشیقا ئەمەش بۆ خۆی بە پێچەوانووی سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستانە لە دەرەوەی هەمووی یاسا و نێودەوڵەتەکاندا بە بیانووی بەشداری لە ئۆپراسیۆنی و ڕزگارکردنی مووسڵ داگیرکاری نوێ لە ناوچەکەدا بەڕێوە دەبن. نویسین خونیشانداران جبال چند اندام لجنه آسایش و براوانی لپارلمان عراق هاتا ورگرتن و سوز بوان را هاتا داین که هر بلز یه دنگوان بگهینه سروکاتیا پارلمانه. چوەکو پەرلەمانتارانی نووسینگەی سلێمانی بە هەموو لایەنە سیاسیەکانەوە و چوەکو ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری یادداشتەکەتان ئەگەێنین بە سەرۆکاتی پەرلەمان ئەیگەێنین بە لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمانی عێراق. نزدیک سالکیه ارتش ترکیه دو بنگه لدوبردان و باشیک لسینور نینوا و کریه و افجی دلگرانیا هندک جوالاتین هرمه لپی خو آنیه. حکومت عراق جی داخواست جی آلین ناف دولتی دکه زخته بخنه سر ترکیه داکو هیزا خو وکشینه.